تاها مشتاق باشا مشتاق لا برتانكر تلفوني كي فيديوي بواكم كا بس دنگ زور برزة تو زي داير بعد تو ناس كلهم ينتج ندخل صباح جرس تلفونا بڵێ با عوسمان گیان بمابوورە با قوربان کێ باوکی عەزیزمان عوسمان گیان پێی بڵێن پێی ئەڵێن باو عوسە سوورە هەر هەڵێک دوورە عوسمانە سوورە توخوا بامبورە عوسمانە سوورە عوسمانە سوورە توخوا بامبورە هلا قباتي كان عمرتان لمينا قباتي كان والله عندك خطب شيت وحايج بناموس اوج نهر اهلم كاكا دكتورة كم ندوسيو؟ ندوسيت نعم فران بيه لو كاتو من قرن جور بجور دكتورة من ندوسيو اي باشا انا والله اخوي قروش ولا اوتها ما شاء الله دراكه دبر الروح فهموا؟ صلاة دكتورة جان سرچاو بخير فهموا حقيقة عن كشي هيك؟ إنه والله شكون الأخوة بزاف زور باش دستي تو خوش به والله دكتورة جاوي راستي بيتم جايب قرم برزم بؤر باركا مولا حديقة حيواناتا توابيتو نانا دكتورة جان زين شونا خوي أها شتيكي للدنيا إنسان ببارو بيه قسمته نسيب ما بس شيء دكتورة جان وەکو بۆم دەرکەوت بەڕێستان هاوسەرە نییە وتمەگەر کەسێکی باشە بێ شوەکەیتەوە ئەگەر کەسێکی باشە بێ بۆ ناو دە بەخوا دکتۆرە من ئەو برایەم ئەمەنە چاکە ئیتر چۆن حەسکەی ئەو برای من وایە دەوڵەمەنە پیاوە بە شەخسیاتە ڕێک و پێک ئیتر ڕۆمانسی ئیتر نازانم چۆن وەسفی بکەم ئاهایە براکەم ئێرە شوێنی خوازبێ نییە؟ نەوەڵ ئاخدە دکتۆرە گیان ئەخرستەکەی من ڕۆشتینەوەم دوای تۆ چۆن بدۆزمەوە ئێستا وتم خۆ قەیچەکە ئەمە شەرع و شەرمی نییە و شتێکی شەریعەتە تۆ شوو بکەیتەوە قەیچەکە منیش داواکەم بۆ براکەم شتێکی خراپم نەکردووە بەس من کە سوکارم کەسیان لێرە نێ تەنها خاڵێک و مامێکم لێرەیە نیان لە ئەوروپا قەیچەکە ئەیکەیەنەوە مانگێکی کەیەنەوە مانگێکی کە اینجا دکتۆرە گیان بۆچی چاوەڕەکەی تەمانیشکە تۆ خاڵ و مامە لێرە نییە تۆ بەچی لە من تێگەیشتی ئەی من نابێ براکانم ڕازی بن با ڕاست دەکەی بەس ئاخر وتم خۆ ئەشکرێ کاکەم تۆزێ بەپەلەیە زۆر تۆی بەدڵە خۆ مەعاملەی خیارەتەماتە ناکەی نا والله بەعکسەوە باش چاوەڕێکین کێشەمان نییە